تەرمی عەلی قازی ناسراو بە کوڕی ڕەش کوڕی پێشەوا قازی محەممەد لە ئەڵمانیاوە گەڕێنرایەوە بۆ هەرێمی کوردستان و لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر پێشوازی لە تەرمەکە کرا. لە ڕێوڕسمێکی تایبەتدا نێچیروان بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند عەلی قازی لەبەر پێگەی خانەوادەکەی بە درێژایی مێژوو بەرگەی دوورە وڵاتی گرتووە. خوا لێ خۆش بوو عەلی قازی کوڕی ڕەش لەبەر مێژوو پێگەی بنەماڵەکەی لەبەر ئەوەی یادگاری پێشەوا قازی محەممەدی نەمر بوو بە درێژایی تەمەنی خۆی ناچار بوو بەرگەی زۆر سەخت و زەحمەتی و پەنابەری و دوورە وڵاتی و ئازارەکانی بگرێت. هەمیشە لە خەمی یەکڕێزی و تەبایی و یەکێتی گەلەکەیدا بوو. دواتر تەرمی عەلی قازی ڕەوانەی شاری سلێمانی کرا و لەوێشەوە بۆ شاری کەلار بۆ ئەوەی بە شێوەی کاتی لە گۆڕستانی کەلاری کۆن بە خاک بسپێرێت و دواتر لە سەر وەسیەتی خۆی ببرێتەوە بۆ شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان. محمود سەیفی قازی کوڕی سەیفی قازی وەزیری بەرگری کۆماری کوردستان ئاماژەی بۆەوە کرد وەسیەتی کردووە لە مەهاباد لە نزیک گۆڕی پێشەوە بە خاک بسپێرێت، لە کەلار بە شێوەی کاتی بە خاک دەسپێردرێت. خانم خێزانی کالی ژیان خانم و کوڕەکانی تەسمیمیان گرتووە لە کنار بە ئەمانەت لەوێ داینێن پاشان ئەگەر وەزی ئێران چاک بوو بیبینە ئێرانێ. ئەوە وەسیەتی خۆی بووە بیبینە مەهاباد نزیکی قازی محەممەد وانە بینێژی. لە ڕێوڕسمێکی تایبەتدا تەرمی عەلی قازی گەیەنرایە گۆڕستانی کەلار و بە ئامادەبوونی لێپرساوانی حکومی و حیزبی و جەماوەرێکی زۆر بە خاک سپێردرا. لە ڕێوڕسمەکەدا محەممەد حاجی مەحموود سەرۆکی پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان ڕایگەیاند ئەو پێشوازیی لە عەلی قازی کراوە پێشوازی خەڵکی کوردستان بۆ کەسە شۆڕشگەڕەکانی کووردە. پێم وایە ئەو پێشوازیەی کە خەڵکی کەلار و گەرمیان و ناوچە جۆرەجۆرەکان لە تەرمی قازی ئەوە وەفای خەڵکی کوردستانە بۆ کەسە شۆڕژگەڕ و دڵسۆزەکانی ئەو وڵاتە کە قازی محەممەدی جێگەیەکی تایبەتی و گرنگی لەناو میلەتەکەمان هەیە. هاوکات خسرۆجاف نووسەر دەڵێت شاری کەلار بۆتە هەوارگەی خانەوادەی قازی محەممەد. کەلار هەمیشە هەوارگەی لە قەوماوان بووە، چی ئەوچە وەچی ئێستاش بەتاکید حتمما خەواس و دیاردەیەکی هەیەکەوە من لە بیرمە سەدان غێری حتە غێری کورد لە کەلارە داڵدەیان لە کەلارە بووە. ئێستا ئەمە هەوارگەی بۆتە هەوارگەی نەوەی قازی محەممەد. دواتر فەوزیە قازی کچی پێشەوا قازی محەممەد سوپاسی خەڵکی کوردستانی کرد بۆ ئەو پێشوازەیە گەورەی لە تەرمی عەلی قازی کراوە. پەیامی من فقط ئەوەندەیە سپاس دەکەم لە هەموو عالەمی لەو گەلێکردە و سەرخۆشی لە غەمی مەدا بەشداریان کردەوە. سپاس گوزاری هەموو لایەکی هەرەوەم دەتوان بڵم سپاس گوزاری هەموو لایەکە مەمنونتانم. عەلی قازی کوڕی پێشەوا قازی محەممەد لە ساڵی 1933 لە شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە کاتی ڕاگەاندنی کۆماردا تەمەنی 13 ساڵ بووە. لە دوای ڕووخانی کۆمار لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێ بوو و ڕۆژی 10 تەموزی 2022 لە شاری بۆنی ئەڵمانیا لە تەمەنی 89 ساڵیدا بە نەخۆشی کۆچی دوایی کرد.